ئەزیزان سڵاو خۆشحاڵین لە بەرنامەیەکتری ڕاڤا بە دیدارتان شا دەبین. تەوەری بەرنامەکەمان ئەگەرەکانی هەمواری دەستوری عێراق و مافەکانی گەلی کوردستانە لە چوارچێوەی دەستوری عێراقیە گفتوگوێم تەوەراکەین بە میوانداری زۆر بەڕێز و خۆشەویست کاکاوە ڕەسوڵ ڕاوێژگاری یاسایی. کاکاوە یان خۆشحاڵین و بەخێربێت. کاکاوە لەو ماوەی ڕابردووی وەکو بەرنامەی ڕاڤا قسەمان لەسەر پرسی دۆخی عێراق و پرسە دەستوریەکان کردووە. ئەمڕۆ بوو بەشێک لەو ڕووداوانەی کە لە عێراق گوزەرێ بە تایبەت خۆپیشاندانەکان لە ناوەڕاست و باشووری عێراق توندبوونەوەی زۆری بەخۆیەوە بینیوە. دۆخەکە تا ڕادەیەکی زۆر شلۆقە و زۆر جاریش ئەم پرسا بەسرێتەوە بە دەستورەوە، یعنی ئەوەی کە دەستور ڕەنگە لای هەندێک لە مێزە سیاسیانە ڕێگر بێ لەوەی کە چاکسازی بکرێ، دۆخی عێراقیەکان باش بکرێ. قسەی کاکاوە و ڕاوێژکارێکی یاسایی لەسەر دەستوری عێراق، ئەو دەستورەی کە زۆرینەی عێراقیەکان دەنگیان پێدا و تەوافقێکی سیاسی و نیشتیمانی لەسەر کرا. بە خوێندنەوەی کاکاوە دەستوری عێراق بۆ خۆی ئەو دەستورێکی ئێستا هەیە دەستورێکی لە کامە شقڵە، دەستورێکە تا ڕادەیەک دیموکراسی و مەدەنی و مافی خەڵکی یان پێکهاتەکانی عێراقی ڕەچاو کردووە، یان ئەم دەستورە فعلەن ڕێگرە لەوەی کە عێراق وڵاتێکی باش و پێشکەوتوو بێت. دەستخۆشی لە جناب دەکەم بۆم بەرنامە بە حەقەدەمە بابەتی ڕۆژە، بابەتێکی زۆر زۆر گرنگە. سەرەتا لە واقعی خۆپیشاندانەکان و پێم باشە دەست پێ بکەین. خۆپیشاندانەکان ئەگەر خوێندنەوەیەکی واقعانەی بۆ بکەین، بەدیدی من لە زیاتر لە سێ شەریحەیان چۆن بڵێ لە سێ دیدگاوە دەرناچێ. یەکەمیان ئەوانن کە دەتوانین بڵین ئەمە بەشێکی سەرەکی ناو خۆپیشاندانەکان بە جیاواز لە خۆپیشاندانەکانی پێشوو هەرچەندە و دەتوانین ئەوەش بڵین و خۆپیشاندانەکانی سەرەتا و چەند ڕۆژی ڕابردوو لەگەڵ ئەمڕۆ ڕۆژانی ڕابردوو جیاوازێکی گەورەشی تیابەدیەکرێ. بەڵام لەگەڵ ئەوەشە خۆپیشاندانەکان لە سەرەتادا زیاتر و ئێستاش ئەو دەتوانین بڵین ئەو جیلە زۆرترە یان ئەو چینە زۆرترە لە ناو خۆپیشاندانەکان، ئەوانن کە نزیکەی 14 ساڵە دوای ڕوخانی ڕژێمی سەدام و بارودۆخی لە عێراق هاتە ئاراوە و هەروەها نووسینەوەی دەستور و جێکردنەوەی مافەکانی هەموو گەلانی عێراق بە شێوەیەکی گشتی لە دەستوردا. خاڵی هەرە گرنگ ئەوەیە لەگەڵ بوونی دەستورەکە ئەم جیلەی کە ئێستا زۆری نییە لە ناو شەقام و خۆپیشاندانەکانی زۆر بەهێز کرد و تەوژمێکی بەهێزی پێداوە، بوونی ئەو جیلە تایبەتە بەوانەی کە لە ماوەی 14 ساڵی حکومڕانیدا بە شێوەیەکی ڕێکوپێک نە دەستور جێبەجێکرا و نە خزمەتگوزاریەک پێشکەشکرا لە عێراقا کە لە ئاستی خواست و ویستی ئەو خەڵکانە بێ کە لە وڵاتە ژین، بە تایبەتی ئەو ناوچانی کە ئێستا بە شێوەیەکی زۆر بەهێز تەوژمی خۆپیشاندانیان تێدایە. بوونی گەندەڵی، بوونی فەسادێکی زۆر لە سەر بەداخەوە لەسەر ئاستی مستەوای قیادی و هەروەها حیزبەکانی عێراق کارێکی کرد کە ئەوان بە شێوەیەک شەپۆڵی ناڕزایەتەکان گەیشتە لووتکە، گەیشتە ئەوەی کە بەو شێوەیە بە شێوەیەکی زۆر بەهێز دەرکەوتن. ئەمە جانیبێکی تێک کە پەیوەندی بەوانەوە. جانیبێک تریشی دەتوانین بڵین ئەجیندایەکی سیاسی و ئیقلیمی و ڕەنگە نێودەوڵەتیشی لە پشتەوە بێ و دەستی ئەوانی شەبێ لە ناو پرۆسی خۆپیشاندانەکانە. بەڵام لێرەدا ئەمەیان بابەتێکە پێم وابێ هەر کەس بە پێی دیدگای خۆی شیکارێکی بۆی هەیە. وڵاتانی دەوروبەر هەروە وڵاتانی تر لەوانەیە کۆمەڵێک بەرنامەی تایبەتی خۆیانە بێ حەزکەن لەم ناوچەیە جێبەجێ بکەین. ئەوەی شەپۆلی سێهەمیان یان با بڵێن جیلی سێهەم لە ناو خۆپیشاندانەکان ئەوانن کە پێک هاتوون لە ئەحزابی سیاسی عێراق و قیادیەکانی ئەحزابی سیاسی عێراق کە پێیان وایە دەبێت تۆڵە بکەنەوە یان مەبدەئی تۆڵە سەنەوەیان هەیە لەگەڵ بەرامبەری نایارەکانی خۆیانیان بڵین حیزبەکانی ترکە لە عێراقا هەن. هەر بۆ نمونە لە سەردەمی با بڵین لە سەردەمی مالیکی کۆمەڵێک فەساد و کاری گەندەڵی خراپ لەم وڵاتە ئەنجام درراوە و هەروەها بینیمان هەر لە سەردەمی ئەوە هاتنی داعش بۆ مووسڵ و بۆ ناوچەکانی تر کە گەورەترین زەربەی لە وڵاتەدا لە ڕووی عەسکەری و اقتصادی و ئەمنیشەوە و هەروەها لە ڕووی فکریەوە. دواتر هاتنی حەیدەر عەبادی کە لەسەر بڕیاری خۆی فەرمانی خۆی و بڕیوەکو فەرماندەی هێزە چەکدارەکان هێزی جوڵان بەرامبەر هاوڵاتی نیشتیمانەکەی وڵاتەکەی خۆی. زایدەن هاتنی دواتر سەرۆک وەزیرانی ئێستا بەڕێز عادل عەبدولمەهدی پێیان وایە هەر کەسێک بە زنجیری لە دوای ئەوەی خۆی بە مەبدەئی تۆڵە سەنەوە و بە جیاواز لە ئەدای کارکردنیان
شەقام بە ئاراسێک لە ئاراستەکان دەستی ئەوانیشی تیا هەیە بە بۆچوونی من دەیانەوێ ناڕزایی و بارودۆخێک دروست بکەن کە عێراق بەرەو لێواری ناڕەحەتی ببن. ئەمە بە نسبەت خۆپیشاندانەکانەوە دەگەڕێنەوە سەر ئەوش لە سەرەتاوە باسم کرد لە عێراقیش ئەو خۆپیشاندانی کە هەیە ئێستا و ڕۆژانە گۆڕانکاری بەسەر ئەداعەکەی دادێ. من پێم وابێ زۆر مبەرمەجە، چونکە ئەگەر تەماشاکەین خەرجی و مەساریفی خۆپیشاندان بە شێوازێک مبەرمەجە ناکرێ بڵێن خۆڕسکی و خۆی هاتوۆتە سەر شەقام، بەڵام ڕەنگە بەشە ڕئیسیەکەی لە ئەنجامی بێتاقەتی و ناڕزایی و سەرەتا باسم کرد ئەوە بێ، بەس هەستەکەی یعنی بەڕاستی زۆر مبەرمەجە. وەزایدنەوەش وەکو باسم کردبوونی ئەوان لە ناو خۆپیشاندەرانە ڕۆژانە گۆڕانکاری لە دروشمەکانیان دێ. هەستەکەین چەند ڕۆژێکە بە تەواوەتی دژایەتێکی گەورەی قیادیەکانی ئێران و سەرکردەکانی ئێران کە لە وڵات هەژمونیان هەبووە ئەوەش هەست پێ دەکرێت هەمووان بە چای خۆمانەی بینین. خاڵێکی تر لە چوارچەوەی بەرنامەی ئەدای ئیقلیمیەکە وەکو باسم کرد بەرنامە ئەجندا ئیقلیمی و هەروەها چەند سەرکردەیەکی لەوانەیە لە عێراقیشا چەند سەرکردەیەکە بن چاوێن بە هەرێمی کوردستان هەڵنایە و ڕەنگە جێداخە دەستی ناوخۆشی تیا هەبێ. ئەمەش کاریگیری کردوتە سەرەوە پەنا یا چۆن بڵێ بەرەو ئاراستەیە بڕۆن بیکەنێکێک لە خواستە ڕئیسیەکانیان ئەویش تعدیلی دەستورە. تعدیلی دەستوریش بابەتێکی هەر گرنگە. من لێرەدا لەمێ شتێک بۆ جەنابەت باسکەم. مەسەلەی دەستور بەداخەوە ئێمە تا ئێستا هەم لە قیادیەکانی خۆمان بەشێکیان هەمیش لە شەقامی خۆمان دەستوری عێراق وەکو خۆی نەخوێنراوەتەوە. ئەگەر تێبینی بکەیت لە چەند ساڵی ڕابردوودا لە زۆربەی با بڵین هەتا لە خۆپیشاندانەکانی شایان لە منازەراتە زۆر جار باسیەوە کرا کە ئەم دەستورێکە نەتوانرا قیادیەکانی کورد ئەو کاتە لە بەغدا وەکو پێویست مافەکانی خەڵکی کوردستان لەوێ جێبکەنەوە، بەڵام زۆر بە پێچەوانەوە مافەکانی خەڵکی کوردستان لە دەستوردا زۆر بە باشی ئاماژەی پێدراوە. ئەوەی جێی نیگەرانیە جێداخە جێبەجێنەکردنی دەستورەکەیە. خۆگە دەستور جێبەجێ بکرایە نە شەقامی عێراقی نە ناوچەکانی ژێردەسەڵاتی حکوومەتی فیدراڵی و هەتا هەرێمی کوردستانیش لە چەند جانیبێکەوە زەرمەند نەدەبووین ئێمە. مەسەڵەن بۆ نمونە بەڕۆژەی لە دەستوری هەرێمی لە دەستوری عێراق ئافوکە ئەوە جێگای کراوەتەوە مەسەلەی ئەنجومەنی نەوت و غازە کە پێویست بوو فعال بکرێت تا ئێستا فعال نەکراوە، هەر جارە بە بیانووی خوانی لێزنەوە جێبەجێیان نەکردووە. مەسەڵەن جێبەجێکردنی بودجەی پێشمەرگە و دعم ئەسکەریەکانی کە پێویستە بکرێت سەربازەکان تا ئێستا وەکو پێویست نەکراوە، هەر جارە بە بیانووی خوانی لێزنەوە. و ناوچەکانی تریش مەسەرەن با بڵێنەوە شوێنانی کە دەسەڵاتی حکوومەتی فیدراڵی تێدایە بە هەمان جۆر ئەگەر ئەوان بە پێی دەستور بڕۆشتنایە و بەندەکانی جێبەجێ بکردنایەوە کە چۆن سەڵاحیەتی مەرکەز و هەرێمەکان و پارێزگاکان جیاکراوەتە من تەسەورەکەم تووشیم ڕۆژگارە نەدەبووین. کاکەوە باسیەوت کرد کە دەستور جێبەجێ نەکراوە، بەڵام بەشێ لە لایەنە سیاسیەکان وا پیشانێن کە ڕەنگە دەستور ڕێگر بێ لەوەی کە چاکسازی بکرێت، لەوەی کە عێراق وڵاتێکی بەهێز بێ، لەوەی کە موسسات لە عێراق سەر پێ بخرێتەوەنێ. خوێندنەوەی تۆ چێ بووی کە بۆ نمونە تۆڵەی دەستور بە ئەندازەیەک مافەکانی خەڵکی کوردستانی پاراستووە و ڕەنگە بۆ کۆی عێراقیەکانیش باش بێ، بەڵام بەشێک لە تەوژمە سیاسیەکەەوە پیشانێن کە دەستورەکە دەستورێکی باش نییە. بە خوێندنەوەی تۆ هەموارکردنەوەی دەستورە بوو ئەوەیە کە بەشێک لە پشتی مافی کورد کەم بکەنەوە و لە چوارچەوێکی بچووکترا مامەڵە لەگەڵ مافەکانی خەڵکی کوردستان بکەن، یان چه هۆکارێکی تر لە پشتی ئەم داواکاری و ئەم خواستەوەیە؟ بەڵێ من وەکو لە سەرەتادا باسم کرد، یعنی ئێمە ئەبێ خۆمان بۆ هەموو ئەگەرێک ئامادەکەین. وای دانین ئەگەر بەرنامەیە کە بوو بۆ کەمکردنەوەی مافەکانی خەڵکی کوردستان ئەمە ڕێگای خۆی هەیە لە دەستورە ئێمە چی بکەین، چ کارتێکمانەیەکەوە ڕەت بکەینەوە، ئەوە هەوڵەدەین ئینشەڵا شیکارێک بۆ مۆزوع بکەین. ئەوەی تریان خۆ ئەگەر ئێمە هەر لەو دەستورەشە پێشەوەی پەناش بەرین بۆ کارتی ڕەڤزکردن یا قبولکردن، دەشتوانین بە دیوەکەی تریشام دەستورە بخوێنینەوە. ئێمە توانین لەم دەستورە ئەگەر ئیفترازیەوەکەین تعدیل کرا و ئەوەی کە پەنایان بۆ بردووە چۆ واری جێبەجێکردنەوە ئەو کاتە ئێمە چی بکەین؟ بە نەزەری من هەر بۆ پرسیارەکە جەنابی شت ڕەنگە نەکرێت شیکاری هەموو مادە دەستوریانە لە بەرنامەیەکی ئاوا بتوانانی شیکاری بۆ بکەین، بەڵام بە شێوەیەکی گشتی من چەند ملاحەزەیەکی کەم دەخەمە ڕوو لە بەرنامەکەی بەڕێستانە. بۆ نمونە هەر لە دەستوری عێراقا باسمان کرد سەڵاحیەتی
دەوڵەتی اتحادی زۆر بەباشی دیاری کراوە. دەسەڵاتی هەرێمەکان زۆر بە جوانی ئاماژەی پێکراوە، هەرچەندە هەرێمی تر دروست نەبوو بەوەی بارودۆخێکە لە عێراقایە. زایدەن وەکو باسم کرد مەسەلەی سەرەواتی ئەم وڵاتەوانی کە سەروەتی نیشتیمانین بە هەموو جۆرەکانیەوە ڕێگای بۆ دیاری کراوە چۆن هاوڵاتی عێراقی یان هاوڵەتی نەتەوەکانی تر لە هەرێمی کوردستان لە هەشونە چۆن تیا مستەفید بن. هەمومان نەزانین لەبەر نەتیجەوە جێبەجێ نەکراوە، تەنان لەوانەیە نرخی زۆر شت لێرە فەرقی هەبێ لەگەڵ ناوچەکانی ترا. بۆ سەبەبی جێبەجێ نەکردنە یەک ئەدائی نیە لە جێبەجێکردنی مادەکانی دەستورە. اینجا دوور نەڕۆین هەر لە مادەکانی دەستورە ئاماژە بە حقوقی هەموو نەتەوەکان کراوە، ئاماژە بە مافی ئەدیان کراوە. چۆن مثلەن کەسێکی یان بابڵین دینی بابڵین بۆ نمونە مەسهەبێکی شیعی چۆن مافی هەیە ئەدای هەموو مەڕاسیمە دینەکانی خۆی بکە، سونی چۆن ئەدای ئەماکە، مافی هەمویان پارێزراوە. زایدن مەسیحی کردو ئاشووری هەموو ئەو نەتوانێت کە لە عێراقان. هەروەها زایدن مەسلەی زمان، مەسلەی مافی زمان و قسەکردن، مەسلەی کەلتوری ئەم وڵاتە چەند شوێن وەکو حەزارەت ناسراوە، هەمووی لە دەستورە پێم وابێ جێگەی کراوەتەوە بێشک کە لێرەدا زۆر زەحمەتەم بتوانم هەمووی باسکەم. لێرەدا دەچینە سەرەوەی جەنابەت باسێکە و پرسیارەکەن بزەبت لە جێبەجێنەکردنە لە واقعی دەستورەکان نییە. دەستورەکەشتی زۆر جوانیتیا جێگا کراوەتەوە، بەڵام ئێمە بێ خۆمان بۆ ئەگەرە ژاما دەکەین. ئەگەر وەکو باسم کرد ئەم دەستورە گەیشتە ئەوە ئەگەرێکە تعدیلاتەکە چۆواری جێبەجێکردنەوە، هەرچەندە من بەدیدی خۆم پێم وانە هەرچەندە گە بەرنمەیەکی ئیقلیمی یان نێودەوڵەتیشی لە پشتەوە بێ ڕەنگەوە بە ئاسانی نەبێ و گەشتبینیشم بۆی کە بە ئاسانی ئەم دەستورە بە شێوازی زەرمەند بۆ هەرێمی کوردستان ناچێتە سەر ڕوونیەکەمەوە. ئەو دەستورە خۆشبەختانە دەستور هەر وەکو سەرەتایەکیش باسیەوەکەم کە وەسیقەیەکی قانونی بەرزی هەموو وڵاتێکە، هەموو کیانێکە بۆ بەڕێوەبردننی وڵاتەکەی. هەرچەند بەداخەوە من لێرەوە باسەکەم بە هەرێمی کوردستان دەستوری بە چەند مەرحەلەیەکی زۆر گرنگا تێپەڕان وەکو هەرێم بەداخەوە بەهۆی پێم وابێ و من ملانێ ناوخۆیانە و کۆمەڵێک بەرنامەی تریش کارێکی کرد کە دەستوری هەرێمی کوردستان نەچووە قۆناغی کۆتایی، یەک قۆناغی مابوویش قۆناغی ڕاپرسی جەماوەریە بەداخەوە. کەواتە ئەمە گرنگی دەستور دەرەخا بۆ شێوازی حکومڕانیەکەت و هەروەها شێوازی حکوومەتت هەموو ئەو شتانی کە لە چوارچەوەی دەستورە پێویستە جێگای بکرێتەوە. بەداخۆی وەکو هەرێم ئەومان بۆ نەکرا، بەڵام بار هەڵدێنەوە سەر دەستوری عێراق. لە دەستوری عێراقا پێش ئەوەی بچینە سەر وردەکاری چۆن ئێمە چی بکەین بەرامبەری ئەوانەی کە مەبەستیان مافەکانی هەرێمی کوردستان یا لە نێتیاندا ئەگەر شتێکی وا هەبێ ئەمە چی بکەین باشە. دەستوری عێراق هەڵبەتە بەگشتی دوو جۆر دەستور هەیە بۆ تعدیلات. ئەو دەستورانەی کە مەرینن، ئەو دەستورانەی کە جامدن، جامد بەواتایەک زۆر زۆر گرانە، زۆر قرسە تۆ تعدیلاتی تیا بکەی. دەستورێکەیە کە مەرینەکە زۆرتر دەستورە عورفیەکان ئەگرێتەوە، ئەوانەی غیر مدەونن، ئەوانەی نووسراو نین، بەڵام هەیە مدەونیشە بەڵام قابلی تعدیلەوە بە شێوەیەکی سانە دەکرێت، چونکە لێرەدا دێتەوە قاڵبی دەستورە مەرینەکان. ئەمە زۆر ئاسانە تعدیلاتکردن تێیدا. عێراق لە کام جۆر لەم دەستورانە؟ عێراق خۆشبەختانە لە دەستورە ڕاقەکەیە بە کوردی خۆمان دەستورە جامدەکەیە کە مستەڵاحاتی دەستوری بە جامد هاتووە. ئەم جۆرە دەستورێکی باشە، ناکرێ بە ئاسانی پەنا ببەی یان دەست بخەیتە سەر هەر مادەیەک بڵێ منۆکو قانونێکی عادی بە پرۆژە یاسایەک لە پەرلەمانتەیە پەڕێنم و مسادقەی ڕئیسی جمهوری یان کەسێک مختص بەوە لەسەری بێ کۆتایی پێدێ ناکرێت. باسانەی تەلاعوب و یاری پێکردن پێ ناکرێت. ئەوە بە شێوەیەکی دەستوری حەزەکەم ئەوە بۆ جەنابەت و بینەرانی ڕوونکەمەوە. دەستوری عێراق لەبەرەوەی لە دەستورە جامدەکەی وەکو عەرزم کردی ئێمە دوو مادەمانەیە کە تعدیلاتی دەستوری تیا دەکرێت. یەکەمیان مادەی 124 کە ئێستا بەدیدی من و لە پەرلەمانی عێراقیش لەم چەند ڕۆژدا قەرارەکە و قەراری پێکێنانی لیژنەی چەندە بۆ تعدیلی دەستور بەداخەوە ئەشخاصی مختصی کەمی تیا هەیەەوەی کە من خوێنەوەم هەیە بۆی بینیومە. لەگەڵ ئەوەشە ئەم مادەی 24 پێویستە شەرحێک بدەین لەگەڵ مادەی 126 مادەی 124 و مادەی 126 کە تایبەتە بە تعدیلاتی و هەموارکردنەوەی دەستوری عێراق. مادەی 124 نەسەکەی وازحە و لە بڕیارێکی دادگای اتحادی زۆر بەڕوونیەمە یەکلا بۆتەوە هەردوو مادەکە هاتووە
کامیان گرنگە پشتی پێبەستی و کامیان سلبیات و ئیجابیاتەکەشی تقریبا لەوێ ڕوون کراوەتەوە. مادەی 124 ئەوەی ئەسەرۆک و عەرزم کرد لە پەرلەمانی عێراق پشتی پێبەستراوە مەسەلەی هەموارکردنەوەی دەستور پیان وەرگرتووە، مادەیە کە بە تەسەوری من ڕەنگە زۆر کەس تەفسیراتی تری بۆ بکە، من بەدیدی خۆم شارەزایی یاسایی خۆم لەسرم دەستورە، ئەم مادەیە لە کاتی خۆیان بەسەر چووە. بۆ مادەی 124 لە ساڵی 2005 کە دەستوری عێراق دەستورێکی نووسراو لەلایەن هەیئاتی ئەم وڵاتە با بڵێن عێراق بەگشتی مشارەکان تیا کرد بە حەزوری نوێنەرانی کوردیش، ئەو مادەیەک وا ئاماژەی پێکراوە لە ماوەی 4 مانگە هەیئاتی سەرەکی عێراقی دەتوانن پرۆژە یاسایەک لە پەرلەمانە ئیبراز بکەن بۆ تعدیلی قانونەکە، بۆ تعدیلی دەستورەکە. بەمەرجێک ئەم شەنوکەوە یاساییەیان دەستوریە لە ماوەی 4 مانگ تێنەپەڕێ. ئەمە بۆ زروفی ناموساعید، بۆ زروفێک بوو کە زروفێکی نائاسایی بوو، بەڵام ئەمە کۆتایی پێهاتۆ بەسەر چووە. پەرلەمانی عێراق بەدیدی من لەما سەرکەوتوو نابێ، چونکە ئەوەی کە ئەو پشتی پێبەستووە ئێمە چەند ڕێگایەکمان هەیە بۆ هەڵوەشانەوەی، بەڵام خۆی ئەساسن مادەکە کاتەکەی دیاری کراوە بووە. من پێم وابێ لێرە کۆتایی پێهاتۆ، بەڵام هەر بۆ بینەرانیش ئەوانەی کە بەڕاستی پیان یعنی حەسکن ڕوونکردنەوەی زیاتریش لەسەر مۆزوع وەربگرن، ئێمە 3 خاڵی پشتی پێبەستین و کامیان بەدەست ئێمەوەی، ئەمە مهمە. خاڵی یەکەم ئێمە بێ پشت بەستین بە 2 لەسەر 3، بەڵام پرسیارەکە ئەمەیە نوێنەرانی کورد ئەگەریژ یەکگرتوو بن هەر هەمومان بە شێوەیەکی یەکگرتوو بچینە ناو پەرلەمان و دژی ئەم پرۆژە هەموارە دەستوریە بوەستینەوە، ئایا 2 لەسەر 3مان پێ زەمان دەکرێت؟ ئەمە پرسیارە ڕەنگە زۆر ئەستەم بێ. خاڵی 2 ڤیتۆی سەرۆک کۆمارە، ئەمەشیان پێم وابێ لە تعدیلی یاساکان و لە تعدیلی سەلاحیاتی ڕئیسی جمهوری کە بەر لە چەند ساڵی ڕابردوو کرا، ئەمەش مافی ڤیتۆی سەرۆک کۆمار بەڕاستی وەرەقەیەکی یەجگار لاوازە و معالەجەش بۆ بە جۆرێک لە جۆرەکان. چۆن هەر کاتێ پرۆژەی دەستوری لە عێراق کە ئامادەکرا قۆناغەکانی تێپەڕان، ئەو کاتە ئەگەر سەرۆک کۆمار ڕەفزیشی کاتەوە ڕازی نەبێ لەسەری، ئەوە ئیمزانەکردنی ئەو ڕەزامەند نەبوونی ئەو بە حاڵەتی ڕەزامەندی داهەنرێ لەبەرەوەی بەگشتی استیفتای شعبی لەسەر کراوە، چۆن بڵێ ڕاپرسی گشتی لەسەر کراوە. بۆیە ڕەزامەند نەبوونی ئەو یا ڕەفزکردنەوە یان ڤیتۆکردن لەسەری ناچێتە شتێک لە مۆزوعەکە ناگۆڕێ. نەخێر هیچ لە مۆزوعەکە ناگۆڕێ و پێم وابێ لە مادەی 126 و فەقەرەی 5 ئەم مۆزوعە بەڕوونی ئاماژەی پێکراوە. خاڵی سێممان هەیە، ئەمە زۆر گرنگە بۆ هەرێمی کوردستان. ئەگەر پرسیار نەبێت لەسەری شەرحێکیەوە ئەم خاڵە بۆ ئێمە بەڕاستی پێم وابێ هەمومان ئەرکی سەرشانی هەموو ئەوانەیە کە کەم تا زۆر لە یاسا شارەزایانی ئەشخاصێ لە ئێمە زۆر باشتر شارەزایی هەیە کە سەبەبی تواناکانی خۆی مەجای خۆی. مەسەلەی خاڵی سێ زۆر گرنگە بۆ هەرێمی کوردستان و شیکاریشی پێویستە. خاڵی سێهەم ئێمە دەتوانین کارتی 2 لەسەر 3 پارێزگاکە بەکاربێنین. ئەم خاڵە بۆ ئێمە زۆر گرنگە. دەتوانین دەکرێت کورد هەر پشت بۆ خاڵە بەستێت بۆ دوجار، بەڵام ئەم کارتە دەبێ ئەوەش ڕۆم بکەینەوە. یەکەم شت پێویستیمان بە یەکگرتووی هەیە. ئەگەر ئێمە یەکگرتوو نەبین هیچمان پێ ناکرێت و پێشمان بکرێت زۆر زەحمەت دەبێ بۆ ئێمە. دەتوانین لێرەشە بەر لەوەی من ئەو خاڵی سێمە ڕوونکەمەوە شتێکی تر کە زۆر گرنگە، هیچ یاسایەک عەفو هیچ بەندێکی دەستوری نە لە عێراق لە هەرێمی کوردستان تعدیل نابێ هەتا 2 لەسەر 3 دەنگەکانی 3 پارێزگاکە بەدەستنێنێ. ئەمە لە کام مادە؟ لە مادەی 124، بەڵام لە 126 جیاوازە، ئەو جیاوازش ڕوونەکەمەوە ئەگە دەرفەت هەبوو. ئەوەی 2 لەسەر 3 کە عەفو ئەوەی پەیوەندی پارێزگاکانەوە هەیە، ئەمە بۆ ئێمە زۆر گرنگە. دەتوانین لە سەرەتاوە باسمان کرد ئەگەر نیەتی پشتی تعدیلاتی دەستوریەکە بۆ خۆشگوزەرانی خەڵکی عێراق بوو، بۆ خۆشگوزەرانی نەتەوەکان بوو، ئێمەش وەکو نەتەوەیکی سەرەکی وڵاتە، ئەوە دەکرێت سوود ببینین زیاتر لە جاران مافەکانی خەڵکی کوردستان، ئەوەی کە لە دەستوری 2005 نەمانتوانی بیچەسپین بە هەر هۆکارێک بێ. لەم قۆناغی ئێستادا کە تعدیلات ئەگەر چۆ بواری جێبەجێکردن دەکرێت مافی باشتر جێبەجێ بکەینەوە، چونکە لە حاڵەتی نیازپاکیش و غیری نیازپاکیش ئێمە کارتی فشارمان بەدەستەوە بە جەنابتم گوت مەسەلەی 2 لەسەر 3 پارێزگاکەیە. ئەویش بەم شێوازە ئەگەر ئێمە 2 لەسەر 3 بگرینە دەست، یعنی ئەو کارتە بەکاربێنین با بڵین،
پێویستیمان بەوەیە خۆمان لە مادەی 124 بە دوور بگرین چونکە بۆ مادەی 124 دوو حاڵەتی تیا هەیە ئەگەر جێبەجێ کرا یعنی تعدیلاتەکەی لەسەر کرا و پیان وەرگرتووە یان ئەگەر پێی وەرنەگیرا چونکە دوجار هەموو ئەمانە گەر بچێتە دادگای فیدراڵی تەسەور دەکەم بەپێی مودە یاسایەکەی کە تەواو بۆ 4 مانگی سەرەتا ئەمیان مادەی 124 ناچێتە بوارە جێبەجێکردنەوە و نەزڕی خۆشم وایە نەک شتێکی ڕسمی بێ پێم وا بێ مادەی 124 زیاتر بۆ ڕازیکردنی شەقام و ئاهوانکردنەوەی ئەو شەپۆلە ناڕزاییە بوو چونکە لەم کاتەدا هەڵەشاندنەوەی پەرلەمان و حەلبوونیە حکوومەت و پەرلەمان و سەرۆکایەتی کۆمار ڕەنگە بۆ ناوچەکەش و بۆ خودی عێراقیش کارەساتی لێ بکەوێتەوە فەراغێکی ئەمنی فەراغێکی ئیداری سیاسی دروست بکات لە هەموو ئەگەرەکانە ئێمە وەکو عەرزم کردی ئەگەر نیازپاکیشی لە پشتەوە بوو وەکو باسم کرد ئەتوانین مادەی گرنگتر و ئەو مافانی کە تا ئێستا جیان نەبووەتەوە دانیشتنی یاساناسەکان ئەوانەی کە مختصن بە میشە کۆمەڵێک پرۆژەی جوانتر بە هاوکاری سەرکردایەتی سیاسی کوردستان کۆمەڵی شتی گرنگتر بخەنە ناو یاساکە و تەسبیح دیکەن کارتەکەی ئێمە ئەمە گرنگە لێرەدا ئێمە هیچ مادێ بەپێی مادەی 126 و لە مادەی 124 ئاماژەیەکەیە هیچ گۆڕانکاریەک لە دەستوری هەرێمەکان بە تایبەتی لە بەندەکانی جێبەجێ ناکرێ تاوەکو دەسەڵاتی یاسادانانی هەرێم و زائیدەن دوو لەسەر سێنجمەنی پارێزگاکان ڕەزامەندی دەرنەبڕێ دەتوانێت پەرلەمان ڕەتی کاتەوە بەڵام لێرەدا بەڵێ پەرلەمانی کوردستان دەتوانێت ڕەتی کاتەوە چکان بەنەس لە مادەکە هاتووە ئەوەی کە زۆر گرنگە ئێمە لێرەدا چی بکەین و سەرکردایەتی کورد چەند بەڕێزێکیش من حەزم کرد لەم چەند ڕۆژای ڕوونکردنەوەیاندا لە سەری هەمومان پێم وایە بەشێکی زۆرمان لەسەر مەوزوع هاوڕێن چکە مەسەلەی دەستور مەتاد نییە تۆ بە کەیفی خۆت بتوانی تەفسیراتیشی بۆ بکەیت چون دیاریکراوە ینی مادەکانی ڕوونن ئێمە باشتر وایە وەکو سەرکردایەتی سیاسی کوردستان خۆمان ببەستینەوە یان چۆن بڵێ پەیڕەوی مادەی 126 بکەین ئەگەر پەرلەمانی عێراق لە کاتێکدا 124شی جێبەجێ کرد ئێمە بە ڕێگای یاساییەکان دەستوریەکان پێویستە مادەی 126 خۆمان بەوە ببەستینەوە بۆ مادەی 126 جیاوازێکی لەگەڵ 124 ئێمە لە پەرلەمانی کوردستان ئەو پەرلەمانە شەرعی کە هەمانە و زائیدەن سێ پارێزگاکەش لێرەدا ئەمە کێشەیە تۆ ئەگەر بە 124 ڕەڤزی دەستور بکەی و تعدیلاتەکە و هەموارێکە کراوە وا لە سەرت ماڵەت هەموو بەندەکانی دەستور کە تعدیلی کە شەقامی عێراقی داوای تعدیلیەکە مافەکانی خەڵکێکی بەغداد لەگەڵ بەسرا لەگەڵ نەجەف لەگەڵ کوردستان وەکو یەک تعدیل دەکرێت بۆ نمونە لە دەستور ئەگەرات بوو پرۆژەکە مولەخەص با بڵین بە کاملی ئیلغا دەبێتەوە ئەگەر ئێمە تەییدی نەکەین بەڵام لە مادەی 126 زۆر پێچەوانێ لە 126 دەکرێت ئەو مافانەی کە لەگەڵ بەرژەوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ مافەکانی خەڵکی کوردستان یەک ناگرێتەوە ویان کەمکردنەوەی سوقلی ئەو مافانەیە کە پێشتر لە دەستورا جێگای کراوەتەوە بۆیە گرنگترین شدەوەی سەرکردایەتی سیاسی کوردستان یاساناسەکان هەموو هەوڵەکانیان یەکخەن وەکو باسم کرد لە حاڵەتی نیازپاکی و غەیری نیازپاکیش ئێمە هەردوو ئەگەرەکە لە بەرچاو بگرین کاکەوە بە حکومەوەی جەنابەت ڕاشکاری یاساییت و لە پاڵیشە سیاستمەداریت و لە بواری سیاسیا کارەکەیت و کادر حیزبێکی گەورەی وڵاتی ئەنی خوێندنەوەی سیاسیشت هەیە پێم خۆشە خوێندنەوە سیاسەکەی تۆ لە پاڵ ئەم بۆچوون و زانیاری و قوڵبوونەوەت لە دەستوری عێراقیە خوێندنەوەی تۆ بۆ دۆخە سیاسەکە چییە؟ ئەوەی کە ئێستا ئەو هێزە سیاسیانەی لە پشت گۆڕینی دەستورەوەن بە خەیاڵی یان بە نیازە باشەکە ئەم کاراکەن یا بە خوێندنەوەی تۆ نیازەکە نیازێکی خراپە بە تایبەتی بەرامبەر بە خەڵکی کوردستان بەڵێ من ئەگەر بۆچوونی خۆم بە جەنابەت بڵێم وەکو خۆت فەرموودەوە نەزەری شەخسیە ئێمە ئەبێ وشیار بین لە هەموو ئەگەرەکانە بەڵام وەکو نەزڕی خۆشم پێم وا بێ کارتێکی فشاری قورسە بەکاری دێنن بەرامبەری هەم دەسەڵات لە بەغدا هەم بەرامبەر کوردستانیش بەکارێنن بەڵام بەخوێندنەوەی من ئەوەی کە من بۆی چووم دەکرێت بڵین ڕاستە بەڵگەیەکی زۆر بەهێز لە بەردەستنیە دەکرێت بڵین ئەجندایەکی دەرەکی لە پشمەوزوعەکەوەی پیان وایە لەوانەشە یعنی بە نەزڕی من یەکێک بێ لەو هەوڵانەیان کە
کیانێکی دەستوری لە هەرێمی کوردستانە هەیە و لە عێراقا هەیە بوونێکی دەستوری هەیە مەجای لە شتکردکێشی و مەجای لێدان و کۆمەڵێک شتی بەڕاستی کە ناتوانن بەرامبەری هەرێمی کوردستان تا ئەم ساتە بیکەن لەوانەیە بۆیان بە نەزڕی خۆیان پەنیان ببێتە بەر یاساکە و بەرامبەر ئەوە کە تعدیل لە دەستورا بکەن تا مافەکانی ئێمە جارێشکە کەم بکەنەوە و دوجار بەنیەتی ئەوەی کە پێیان وابێ بە خەیاڵی خاویان هەرێمی کوردستان بەم تعدیلاتە نەک مافەکانی کەم دەبێتەوە پێیان وابێ نەزڕیان وابێ کە هەر نامێنێ عفو بەڵام بە پێچەوانەوە هەرێمی کوردستان ئێمە باو شیار بین و جناب شتەزانی لە واقعی کۆمەڵاتی ئەم وڵاتی خۆمان کاتێ دەستور هەیە دەستورێکی زۆر با بڵێن زۆر باش لە ئاستی نەوعیەتی لە ئاستی مافەکان کە تیا جێبەجێکراتەوە بەڵام لەگەڵەوەشا هەر ئەم دەستورە لەبەرەوەی جێبەجێ نەبووە لەبەرەوەی مافەکانی خەڵکی کوردستان ڕۆژانە و سات بە سات و ساڵانە کە تێپەڕی وەکو پێویزایی ناوچەکانی تری عێراقیش جێبەجێ نەکراوە ئێمە پەنامان بردە بەرەوەی کە ڕیفراندۆم بکەین ڕاستە ڕیفراندۆم مافێکی شەرعی هەموو نەتەوە و هەموو کەسێکە کە گزارش لە سربەخۆی وڵاتەکەی و خۆی بکات ئازاد بێ بەڵام ڕەنگە بۆ قۆناغا ئێمە ئەگەر مافە دەستوریەکانمان لە عێراقا وەکو پێویست جێبەجێ بووە بەشێکی باشی جێبەجێ بووە ڕەنگە ئێمە قۆناغی سربەخۆبوون کە نیەتێکە لە دڵی هەموو کوردێکدا دەبێ بوونی هەبێ وە ضرورەتیشە ڕەنگە مەسەن بۆ مەرحەلەیەکی تر هەڵبژیرایە پێم وابێ بۆی هەرێمی کوردستان من دڵنیام لەوەی کە لە ئاستی ئەو بەرنامەیە ئەگەر نیازپاکیشیتیان نابوو سەر ڕای مافە دەستوریەکانی کە لێرەدا و کارتی فشارشی بەدەستەوەیە تەسەورەکەم ڕەزامەندی نەک ڕەزامەند نابێ قبوڵیشی ناکە بەپێی ئەو مەجال و دەرفەتی کە بەردەستێوەتی خۆ ئەگەر بشینە سەر بە ئەمە لە ڕووی ئەوەی کە نیازپاکی نەبێ بەدیدی من تێکەڵبوونیەکەیەوەکو لە سەرەتادا بە جەنابتم باس کرد و بینەرانیشمان باس کرد ئەوەی کە هەیە تێکەڵبوونیەک لە ئەدایی خۆپیشاندەران هەیە لەوانەیە بەرنامەی دەرەکی هەدەف ڕئیسەکەی ئەمە بێت کە عەرزم کردی لەوانەشە لە هەمان کاتە تاکی عێراقی پێی وابێ ئەم دەستورە سربەخۆیەکی زیاتری بۆ هەرێمی کوردستان دەستەبەر کرد و هاتۆتە ئاراوە مەجاڵی زۆرترە زایدەنەوەش ئەگەر ئەم دەستورە تعدیل بکرێ هەموو شتەکان گەڕێنە بۆ مەرکەز لە ڕووی ئیداری لە ڕووی اقتصادی هەر بابەتێک لە بابەتانە لە ڕووی سەلاحیەتی ئیقلیمەکان عێراقێکی یەکگرتو دروستکەن بە نەزری هەندێک لە تاکی عێراقی لەوانەیە ئەمەشی تێکەڵوێ بەڵام ناکات ئەوەی من ناکرێ بڵێم ئێستا یعنی لە حەزوری جەنابتە لە حەزوری بینەران ڕاستەوخۆ بەرنامەیەکی مباشر چونکە وەکو سەرەتاوتمان جۆرێک لە تێکەڵبوون لە ئەدای ڕاستەقینەی دەستور و لە بەرنامە ڕێژی و ئەجندای دەرەکی هەیە دەست خۆش بکاکەوە بەرە کۆتایی بەرنامەکە ئاچین بەس زۆر بە کورتی ئەتەوێت بڵیت کە ئەجندای جیاواسێ بۆ گۆڕین دەستوری عێراقی ئەوەی ئێستا کە هەیە هەمویان بەرەو تعدیلات هەنگاویان ناوە گۆشەی بەرژەوەندەکان من پێم وابێ هەرێکیان بەرژەوەندێکی هەیە وەکو عەرزم کردی چی ئەجندای دەرەکی بێ چی ناوخۆی بێ و چی تاکی عێراقی بێ بەڵام ئەوەی کە بۆ ئێمە زۆر گرنگە یەکگرتن و یەکگرتووی خەڵکی کوردستانە دەستەبەری مافەکانی ئێمە بەدەستێنانی هەموو مافێکی تازە یان چۆن بڵێ لە دەستوری نوێدا ئەگەر تعدیل بۆ جێ بکرێتەوە بە یەکگرتووی دەکرێت دەستخۆش بکاکەوە خۆشحاڵ بووین لە بەرنامەی ڕافامادە بوویت بەڕێز کاکەوە ڕەسوول ڕاوشکار یاسایی زۆر خۆشحاڵ بووین و سپاس بۆ ئەزیزان تا ڕاوەکردنی پرسێکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ بێ